ئەوان داوامان لێکەن بۆی ئەم هاوکاریانە بەردەوام بێت ئەبێت یەک ڕیز بین ئەبێ یەکگرتوو بین ئەبێ یەک هەڵوێست بین بە تایبەت پارتی و یەکێتی ئەبێ یەک هاو هەڵوێست بن یەکگرتوو بن بە یەک ڕیزی بینە پێشەوە و تەحالوفی دەولی زۆر بە ئاشکرا پێمانەڵێن هاوپەیمانان زۆر بە ئاشکرا پێمانەڵێن دۆستەکانمان زۆر بە ئاشکرا پێمانەڵێن ئێمە هاوکاری هێزێکی پێشمەرگەی یەکگرتووەکەن هێزێکی هەرێمی کوردستان بێ ئێمە یارمەتی جیهەتێک نادەین ئێمە یارمەتی گەلی کوردستان دەدەین بۆیە باشتر وایە ئێوە بە یەک ڕیزی بە تەبایی هەچ پێشنیارێکتانەیە هەچ کارێکتانەیە بە یەکەوە بێت بە ئینفرادی نەبێ بە تاگلایەنە نەبێ بۆیە پامەکەیان زۆر ڕوون و ئاشکرایە یەکگرتوو بن ئێمە ئەتان پارێزین یەکگرتوو بن خۆتان دەتوانن بپارێزن یەکگرتوو بن هاوکاریەکان بەردەوامە بێ یەکگرتوو بن پەیوەندی ئێمە و ئێواچێتە قۆناغێکی کەی باشتر لە هاوکاری ئەمنی کە لە داهاتووە ئەتوانن هێزەکەتان باشتر ڕێخەنەوە باشتر بتوانێت بەرگری بکات بێتە هێزێکی سەردەمیانە